یارتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ هەروەک پێشتر ڕامانگەاند بوو ئاگادارمان کردەوە کە بەجیا لە بەرنامەکانی هەفتانەی ئێوارانی چوارشەمانی پێشەنگ تیڤ لەم هەفتەیەدا بەرنمەیەکی تایبەتمان دەبێت لەسەر کۆی ڕووداوەکانی سووریا. ئەم بابەتە هێندە قسە هەڵدەگرێت و هێندە هەمەلایەنە و هێندە خاڵی جۆراوجۆریتیایە کە ئێهێنێت تاوتویان بکەین و شیکردنەوەیان بۆ بکرێت نەدەکرات تەنها لە چارەک و 20 دقەی بەرنامە ئاسایەکانی پێشەنگ تیڤدا جێی بۆ بکەینەوە بەڵکو بە گرنگمانزانی کە بەرنمەیەکی تایبەتی لەسەر ئەنجام بدەین و لەگەڵ خەسرە و سایەدا ئەم بابەتانە تاوتێ بکەینەوەی کە چی ڕوویدا ئایندەکەی بەرەو کوێ دەڕوات و هەندێک بابەتی تر لە پەیوەند بە ڕووداوەکانی ماوەی ڕابردووی سووریا و کوردستانی سووریا و ئەو جەنگەی کە ڕوویدا. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەین و وەکو هەمیشە خەینە بەردەم میوانی بەرنامەی ئەمڕۆمان خەسرە و سایەکە وەڵامان بۆ وەربگرێتەوە. جارێکی تریش خەسرە و سایە ئەندای مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانمان حەزێتدا بۆ تاوتوێکردنی بەرنمەیەکی تر و بەرنمەیەکی تایبەت. خەسرە و سایە زۆر سپاس کە جارێکی تر داواتی ئێمە قبول کرد و بە هیوای دواندود نەکەین لە بەرنمەیەکی تایبەتی تری پێشەنگ تیڤدا. زۆر زۆر سوپاسانەکەم، دەستان خۆش بێ، من لە خزمەتە. بچین لەوە زیاتر ناوڕۆکی بابەتەکە بێنینە ئاراوە و بچینە سەر خودی ڕووداوەکان. ئەگەر چی ڕەنگە لە بەرچاوی هەموماندا بێ هێشتا کە زۆری بەسەران نەچووە لە دەوریمانەکە چی ڕووداوە، بەڵام یەک پێداچوونەوەی کورتی پیا بکەین. لە ماوەیەکی زۆر کەمدا هێرشی ئەم دەسەڵاتە نوێی کە لە سووریا دەسەڵاتی گرتوۆتە دەست، ئەوەی بە ڕابەرایەتی ئەحمەد شەرع ناسرە بە جۆردانی هێرش کرایە سەر گەڕەکەەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە لە شاری حەلەب. بەڵام ئەمە دواتر درێژەی کێشا بۆ هەندێ ناوچەی تر کە هەسەدە دەسەڵاتی تیایدا هەبوو بە پاش ماوەیەک لە جەنگ ڕێکەوتن ئەنجامدرا. دواتر دێنە سەر وردەکاری ڕێکەوتنەکە و هەندێ خاڵی تریش. بەڵام ئەمێ بپرسم و پێداچوونەوەیکی کورت کە ئەمە چی بوو ڕوویدا؟ بڵێ تەوان سەرەتا ئەگەر لە ڕوانگەی مێژوویەوە ئاوڕێک بدەینەوە لە پرۆسەی سەرهەڵدان و سەرپێکەوتنی پرۆژەیە کە بە ناوی خۆسەری لە ڕۆژئاوا و سەرهەڵدانی هەسەدا، ئەوە بینین کە ئەم ئەزمونە بەرئەنجامی خەباتی و تێکۆشانی خەڵکی کوردستانی سووریا خۆی نەبووە، بەڵکو بەرئەنجامی ڕووداوە ناوخۆیەکانی سووریا هەلومەرجێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕازە پێ بەپێ هاتۆتە پێشەوە. لەوانە سەرهەڵدانی بەهاری عەرەبی و ئێعترازات لە دژی دەوڵەتانی عەرەبی لە جیهانی عەرەب، پاشان شەڕی داعش، ئینجا ڕوخانی ڕژێمی ئەسەد و پاشان شەڕ لە غەزە، هەموو ئەمانە ڕووداوگەلێک بوون کە بووە مای زەمینەی سەرهەڵدان و شکڵکردنی ئەزمموی ڕۆژئاوا و هەسەدا وەک هێزێک لە ناوچەکەدا. وە کاتێک ئەو هاوکێشەی هێز پەیوەندیە سیاسیەکان، گۆڕانکاریە سیاسیەکان ئەم هێزەی چەسپاند و لە پاڵ هاوکێشەی لایەنە سیاسیەکانی تردا ڕایگرت، ئاڵوگۆڕ و قڵببوونەوەی ئەو هاوکێشە سیاسیانە لە قۆناغێکی تردا بەتایبەتی بە دوای هاتنەناوەی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاز و تەواوبوونی ژەنگی 12 ڕۆژە لە ئێران و ئیستراتیژێکە ئەمریکا بۆ سازانەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاز گرتیە بەر، ئەمە بە زەرەری هەسەدا و ئەزمونەکەی تەواو بوو. ئەگەر بە کورتی بڵێم ئەو هۆکارانی کە بووە مای ئەوەی کە ئەم دۆخە بەم ینی پێگەی هەسەدە و ئەزمونەکەی بەم دۆخەی ئێسا بگەێنێ، ئەتوانین لە دوو ئاستا ئاماژەی کۆنکرێت بین کە دیارە هۆکاری تریشەیە. یەکێک لەوانە ئەوەیە کە هەسەدا وەک هەر هێزیشی ناسیۆنالیزم، ئەزمونێکە ناسیۆنالیزمی کورد لە ڕۆژئاوایە لە پشتیۆ ڕاوەسا و بە تایبەتی بە هاوکاری و کۆمەکی پەکەکە سەرپێکەوت لە چوارچێوەی سیاسەتی خۆبەستنەوە بە ئەمریکا و بردنە پێشەوەی ئامانجە سیاسیەکانی خۆی بۆ ئەوەی کە لە پاڵ ئەم هێزەدا بتوانێت بە مەبەستەکانی خۆی بگا.
ئێستا پاژەوەی کە بۆ تەسفیەکردنی پاژماوەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی بۆ پێکهێنانی بەرەیەکی سوننەکە ئەحمەد شەرع سەرکردایەتێکا و سازدانەوەی دەوڵەتی سووریا لەژێر سایی ئیسلامی سیاسی بە پەرچەمی ناسیۆنالیزمی عەرەبەوە بۆ ئەوەی کە بتوانێت فشارەکانی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لەسەر لە عێراق لە سووریا لە با بڵین لە لوبنان لە یەمەن لەمانە بەرەی بکاتەوە بۆی بە یەکجاری هەموو ئەم لایەنگرانی بەرەی مقاومەت کە لە پشت سیاستەکانی ئێرانەوە بوون کۆتایی پێبێنێ و هەلومەرجێ تەخت کاکە بتوانێت ئیستراتیژێکی ئەمنی اقتصادی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئیسرائیل تیا مەرکەزە ساز باتەوە. چەرخانێک لە سیاسەتی ئەمریکایە کە پێشتر هەسەدەی وەکو هێزێک بۆ بەرەی دژی تیرۆر ناوبردبوو گەیشتە ئەوەی کە پەیوەندەکانی خۆی لەگەڵ ئەحمەد شەرع ساز با و بەمە پشت کاتە هەسەدە و چۆنەڵێ پشتی هەسەدە چۆڵکە و ئەمە وابکە کە هاوکێشەی هێز بە زەرەری هەسەدە و ئەزمونونەکەی بکەوێتەوە و باڵادەستی و هەژمونی دەسەڵاتی مەرکەز بە ڕێبەری ئەحمەد شەرع لە سووریادا بکەوێتەوە. بەڵام بە دیاریکراوی هۆکاری دیاریکراو کە ئەم سیاسەتەی لە ئەرزی واقع لە چوارچێوەی پەیوەندی سەربازی و هاوکێشەی هێزی نێوان هەسەدە و دەوڵەتی مەرکەزیە گۆڕی بە بڕای من هەوڵەکانی لە چوارچێوەی ئەو لایەنگری ئەمریکا بۆ ئەحمەد شەرع و وەرچەرخان لە سیاسەتەکانیە دانیشتنێک ڕوویدا لە پاریس ئەحمەد شەرع کە توانی بە ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیلە و هەوڵدانی بۆ تەطبیقکردنی مەرجەکانی ئیسرائیل لە عادیکردنەوەی سووریا و ڕاکێشانی بۆ داهاتووە کە ئەمریکا داخوازیەتی و ئیسرائیلی ژێوێ ئەمە وای کرد کە هەموو ئەو مفاوەزە و دانووسانانەی پێشتر بە تایبەتی دەی ئازار لە بن یەک هەڵوەشێنێتەوە و سەرەتاکانی بە پەلاماردان بۆ ناوگەڕەکە نووشینەکانی حەڵەب دەستی پێکرد و پاشان هەر لێەوە پەلاماری ناوچەکان درا کە سەرنجام پاشەکشەیەکی گەورە چ لە ڕووی سەربازی چ لە ڕووی سیاسی و پێگەی هەسەدەوە ئاڵگۆڕی پێکرا و ئێستا ئەوانی هێنایە سەرەوەی کە لە کۆتایی مانگی ڕابردوودا بەڕێکەوتنێک گەوتن کە ئەکرێت دواتر باسیکەین و ئەمە ئاکامی ئەو وەرچەرخانە سیاسیە و ئەو شکستی ئەو سیاسەتە بوو کە هەسەدە بە پشتبەسن بە سیاستەکانی ئەمریکا و دانانی ئیستراتیژێکە بە تایبەتی بە دوای شەڕی کۆبانی مقاومەتێکی شکۆمەندانە کە لە کۆبانیا بەرامبەر بە شەڕی داعش کردیان گۆڕا بۆ ئەم ئیستراتیژیە و شکستی ئەم سیاسەتە بەهۆی ئەو ڕوودا و ئاڵوگۆڕانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کێشمەکێش و ململانەی هێز و پێگەی دەوڵەتانی ناوچەکەوە بە زەرری ئەوانتەوە بوو وای کردکە ئەم ڕووداوانە بێنێتە پێشەوە و هەسەدە و ئەزمونونەکەی لەم پێگەی ئێسا و لەم بارودۆخای ڕابگرێ. پێم باشە لێرە بچینە سەر ئەو ڕێکەوتنەی کە لە کۆتایی جەنیوەریدا لە نێوان هەسەدە و دەسەڵاتەکەی ئەحمەد شەرع ئەنجام درا کە کۆمەڵی خاڵ لە خۆ دەگرێت وەکو ڕاگررتنی جەنگ دابشکردنی جێگەی دەسەڵاتی هەردوو لە تێکەڵکردنی بەشێک لە هێزە چەکدارەکانی هەسەدە لە نێو سوپای سووریادا قسەکردن و ڕێکەوتن لەسەر دەواازەکان هەندێک پۆستی ئیداری و شارەوانی و هەتاوەکو دوایی ئەم ڕێکەوتنای کە ئەنجام درراوە ئەکرێت چیمان پێ بڵێت لانی کەم لە مەترسی جەنگ ئەکرێت دووری خستی بێتینەوە بەوەی کە لانی کەم ئاماژە بەوە کرێ ئەم جارەیان ئەمریکا و فەڕەنسا بەشدار بوون لە کاتی ڕێکەوتنەکە و ئاگاداری ئەم ڕێکەوتن چونکە دەزانین پێشتریش ڕێکەوتنی نێوان ئەم دوو هێزە هەبووە کە سەرنجام بەم ڕووداوانی ماوەی ڕابردوو کۆتایی هات. ئەم ڕێکەوتنە سەرەتا ئەوە بڵێم کە ئەم ڕێکەوتنە بەرەنجامی شەڕێگاتۆتە ئاراوە کە تێیدا شکستێک بەسەر هەسەدەیە تەحمیل بووە کۆبوونەوەکانی هەولێر تەسریحاتەکانی تۆم باراک هەموو دەلیلی ئەوە نیشانە دەن کە جۆرێک
نوعێ لە تەسلیمبوونی هێزەکانی هەسەدەیە لەبەر ڕۆشنایی ئەو ئاڵوگۆڕە سیاسیانی کە باسمان کرد. معلومە ئەمریکا چرای سەوزی بۆ ئەحمەد شەرع لێداوە دوای ڕێکەوتنەکانی حتا بە وجودی فەڕەنسا وڵاتانی کەندا و سعودیە بە ڕەزامەندی تورکیا سەرنجام ئەم ڕێکەوتنە ئەمێ بڵم بەرەنجامی ئەو هێرش و پەلاماردانەیە کە لە حەڵەبەوە دەستی پێکرد و پاشان ناوچەکانی ئەو بەری فراتی کردەوە ئێساش لە دەواازەکانی حەسەکە و ئەو سنوورانی کە پێیان دەڵێن ناوچەکانی هەسەدە و کوردستانی سووریا ڕاوەستاوە. بەمانە ئەمێ بڵێم ئەمە ڕێکەوتنیی ئەمنی سیاسی سەپاوە بەسەر هەسەدەیە لە هێز هاوسەنگێکا کە بە زەرەری هەسەدە و بە قازانجی دەوڵەتەکەی ئەحمەد شەرع هاتۆتە پێشەوە. ناوەڕۆکی ئەم ڕێکەوتنە هەر چیەک بێت چ لە دەمجکردنی هێزەکانی هەسەدا چ لە دانی ئیمتیازاتێک بە ناوی زمانی کوردی و فەرهەنگی کوردی و دانی بەجموعە پۆست، بەڵام کە دەڵین ئەمە ڕێکەوتنیی ئەمنی سیاسی ئەمنیە بۆ مانایی کە هەسەدە ناچارە کە ملبا بە تێکەڵکردنی هێزەکانی خۆی بەو جۆرەی کە حکوومەتی شەرع بڕیاری لێاوە و هێنانی دام و دەستگای دەوڵەتی سووریا بۆ ناوچە کوردنشینەکان و بۆ ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی هەسەدەیە و تەسلیمکردنی سنوورەکان فرۆتگاکان فڕۆکەخانە سەرچاوەکانی نەوت و گاز و هەر شتێکە لەوێ هەیە دەوڵەتی مرکزی دەبێت هێزی سەرەکی و هەژمونی سەرەکی بەسەرەوە کە ئەڵین سیاسیە بە معنایەوەی کۆتایی هێنانە بە هەموو ئەو ئایدۆلۆژیا و ئەو تەرحانەی کە لا مرکزیەتەوە هەسەدەی دیعایە کردلەوە کە باسییان لەوە کرد کە دیموکراتی گەلان و کۆکردنەوە و پێکهاتەکانی بە قەولی خۆیان سووریا لە دەوڵەتێکی دیموکراتیە هەموو ئەم تەرح و بۆچوونانە کۆتایی پێهاتووە و ئیتر هەسەدەش دەبێ وەکو هەموو دەوڵەتانی ناوچەکە وەکو خودی ئەمریکا وەکو فەڕەنسا وەکو تورکیا وەکو دەوڵەت عێراق وەکو حتا دەوڵەتانی سعودیە و کەندا و کە دەبێ ملبا بە یەک پارچەی خاچی سووریا و لە چوارچەوەی دەوڵەتی مرکزیە یعنی مەبەسمۆی ئەم لە ڕووی سیاسی و قبولکردنی ئەو ئیستراتیژیە کە حکوومەتی ڕاگوزەرەکەی ئەحمەد شەرع بۆ سەپاندنی دەسەڵاتی مرکزی بەسەر تەواوی سووریایە ڕەچاوی کردووە هەسەدا دەبێ لەم چوارچێوەیە شوێن پێی خۆی دیاری بکە و بەرحاڵ بە شەرت و مەرج و قەید و بەندێکەوە ملبا بەم ئیستراتیژە. بەڵام بێگومان بە پێی حەساسەتی وەزعی کورد لە سووریا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمە وانییە کە 100% دەوڵەتی سووریا بتوانێت تا ئەو پەڕی خۆی هەموو خواستەکانی یەکجێ و یەکسەر سەرڕاستانە بڕوە حتمما دەبێت ئیمتیازاتێک بە لە نمونەی ڕاگەاندنی ئەو مەرسومی سەرۆکایەتی کۆماری کە دەری کردوە حتمما دەبێت ڕازی بێ بەوەی کە پلەپۆست و پایەک لە هەم لە وەزارەتی دیفاع هەم لە بەڕێوەبردننی ناوچەکان هەم لە پارێزگاکان هەم لە ئیدارەی بەڕێوەبردننی ئەو ناوچان چکە حتمما هێزەکانی ئەحمەد شەرع ئێستا لەو ئاسایان نییە کە بتوانێت ڕاستەوخۆ ئەو ناوچانە بەڕێوەبەرایەتەکەی بگرنە دەست کە هەسەدە نفوزیشی تیای هەیە و هێشتا هێزی چەکداری هەیە و هێشتا ڕێخستنی هەیە بۆیە بە بڕای من ئەمە بە جۆرێک لە جۆرەکان لەسەری هەسەدەوە ڕێگاکە کە جۆرێک شەراکەتێک پێک بێنە لە دەوڵەتی داهاتوی عێراقا بەڵام تاوان ئەگەر مقایسە بکەین بۆ شەراکەتەی کە ناسیۆنالیزمی کورد و حیزبەکانی لە کوردستانی عێراق بەدەستیان هێناوە هەرگیز مقایسە ناکرێت تەنانەت ئەو دەستکەوتانی کە باس ناسیۆنالیستەکان باسیەکەن گوایە ئەم ڕێکەوتنە دەستکەوتی بووە من پێم وایە لە زاویەی بەرژەوەندیەکان و ژیان و گوزەرانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی کوردی دانیشتووی ئەو ناوچانەی سووریا ئەگەر مقایسەیەکەین بە 11 ئازاری ساڵی 1970 زۆر لە دواوەیە ئەو خاڵی کە تەنها دەکرێت ئینسان پێی بخاتە سەر لەم ڕێکەوتنە سیاسی و ئەمنیە سەپاوەدا ئەوەیە کە هەرچۆنێ بێت شەڕی بۆ ماوەیەک دوور خستۆتەوە کە دیارە ئەویش لە ژێر کاریگەری و ڕەوەندێکی سیاسی و ئەسکەری کە
لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی کێسە ترەمپ شەیپوری جەنگ بەرامبەر بە ئێران لێ ئەدا معلوم نییە تا چەند بڕەکە حتا ناکۆچەکانی ناوخۆی کۆمەلگای سووریا خەڵکی کرێکار و زەحمەتچێ ژنان جوڵانەوەی سکولاریزم و ئازادی خوازی کە سادە نییە تا سەر بتوانێت ملکەچی هەموو ئەو قەراراتانی حکوومەتە ڕاگوزارەکەی ئەحمەد شەرع ببێ معلوم نییە کە ئەوزاعی سووریا لە چه هەلوو مەرجێکی تازەترە ئەم ڕێکەوت نەژۆک و ڕێکەوتنەکانی تر بە ئاسمانە ئابا و هەموو دۆخەکە لە گرێژنە ناچێت. لەسەر خاڵێک ئەمەوێ ڕاوەستم کە هەم سەرکردایەتی پارتی واتە پەرتی دیموکراتی کوردستان لە کوردستانی عێراق و هەم بەرپرسانی هەسەدە لە کوبوونەوەکانی نێوان مەسلوم عەبدی و بەرزانیدا و کە لەگەڵ وەزیری دەرەوەی فەڕەنسادا باسییان لێوە کردووە پرسی دەستوری سووریایە گوایە ئەگەر هاتوو ئەو خاڵانی کە ئەحمەد شەرع لە پەیوەند بە مافەکانی کوردەوە ڕایگەیانوە دیارە مافەکانی کورد لە نێوان دوو قەوسدا ئەگەر بێتوانێت لە دەستوردا جێگیر بکرێت ئەمانەی تر کۆمەڵی دەستکەوتن و زەمانەتی ئەوە ئەکات کە ئیتر بۆ ئەو کورد زمانانەی کە ئەوێ بیانەوەی کە بە زمانەکە ئێوە ئەوترێ بۆ کورد باشە ڕای ئێوە لەم بارەیەوە چییە؟ بە بڕوای من ئەم پروپاگەندە ناسیۆنالیستەکانی کەن دەیانەیە شکستێکە بەسەر هەسەدە و ئەزمونونەکەی هاتووە پاساو بدەن لانی کەم پیشانی بن کە لەم ڕێکەوتنەیە دەستکەوتمان بووە دەستکەوتەکان چین مەسەلە خوێندن بە زمانی کوردی مەسلەی ئەوەی پاسپۆرت بن بە کوردی سووریا ئەوەی کە ڕێبن محافزێک لە حەسەکە و قامیشلۆدا بمەدێ ئەوەی کە ڕێبن هێزەکانی ئاسایشی هەسەدە و حکوومەتی شەرع بە مشتەرەکی ئیدارێ و شەنانە بەرنەزەر ئەمانە چ ڕەبتێکی هەیە بە قەزیەکەوە کە لە کوردستانی سووریا هەیە ستەمێکی نەتەوایەتی کە ساڵانێکی زۆر لە ئەسەدەوە دەست پێکات تا ئەمڕۆ لەوەی کە زەخت و زۆر و فشار و سڕینەوەی مافی هاوڵاتیانی یەکسان ئەمە هیچ جۆرە چارەسەرێکی تیان نییە من پێم وایە سوالەکە ئەوەیە باشە ئەگەر ئەمانە لە دەستورە بێ چێ دەستوردانێ چیە هەژمونی سەرەکی بەدەستەوەگرتنی ئەم دەستورە ئایا ئەحمەد شەرع نییە ئایا ئەوە نییە کە تا ئێستاش حکومی تیرۆریستی لە دادگای ئەمریکا و لە ڕای گشتی جیهانە لەسەر ماوە پاشان چ جۆرە دەستورێک ئەگەر دەستورێک لەسەر بنەمای قەومی عەرەبی و شەریعەتی ئیسلام دامەزرابێ ئایا ژنانی نێو پێژە ئایا هاوڵاتێکی سادەی ژنێکی سادەی سووری کوردی عەلەوی دورزی هەر یەک لەمانە ئەتوان بە مافە یەکسانیەکانی خۆیان بگەن کە شەریعەتی ئیسلام شمشێرە بێ بەسەریانەوە خودی ئەوەی کە ئەو دەستورە خۆی ئێستا دایناوە ئەحمەد شەرع دەستوری موقەتی حکوومەتی ڕاگوزەری داناوە سووریای وەکو وڵاتێکی یەکپارچە بەڕەسمی ناسیۆ ئەمە سنوورێکە هیچ کەس نابێ بیبەزێنێ ئەوەی کە سووریا بەشێکە لە جیهانی عەرەب و وڵاتێکی عەرەبیە و سەر بە جیهانی عەرەب و ئیسلام و شەریعەت تایە سەرچاوی قانون و یاسایە ئایا ئەگەر من مافانەش بخێتە ژێر چوارچێوی دەستوریی ئاواوە شتێکی زیاتر و باشترە بێ لەو دەستوری کە لە عێراقا بۆ هەرێمی کوردستان نووسراوە ئاخر باشە خۆ فیدرالیزم لە عێراقا بە کورد دراوەکو خۆیان دەڵێن و لە دەستوریشە کورد نەتەوەیەکە کە سەرۆکۆماری هەیە و جێگری پەرلەمانی هەیە و پۆست و پلەپایی پێدراوە بەڵام ئەی خەڵکی کوردستانی عێراق ناتوان شایەتی بن لەسەرەوەی هەر لە ژێر سایی ئەوەی کە ئەم مافانە لە دەستورە نووسراوە مامۆسایەک تا ئێستاش کێشەی موچەی هەیە تا ئێستاش عێراق بە هەر بەهانەیە بێ مەسلەی شایستە داراییەکان مەسلەی ماف و ئازادیەکانی خەڵکی کوردستانی خسۆتە نێو بەلوعەیەکەوە هەر کاتێ بێ بەریایەتەوە چۆرچۆڕە پێدا هەر کاتێ بێ ئیگرێتەوە ئایا ئەمە هیچ دەستکەوتێکی بۆ خەڵکی کوردستان بووە ئەمە وێرای ئەوەی کە معلوم نییە هەر جارەی هەڕەشەکردن لەسەر قەوارەی هەرێم لاواز دەکەین و یەکجێیەکەینەوانێ کە ساڵانێکی زۆر بوو بە تەبلیغات بە سەرانی پارتی و چێتیەوەکەم هەرێمە لە پێش نان و قوتی خەڵکەوەیە بە بڕای من بۆیە ئەو ئیدعای و پروپاگاندانەی کە پێیان وایە ئەگەر ئەو خاڵانەی کە بۆ ڕایکردنی ئەم ئیتیفاقیە ئەمنی و
سیاسی و ئەسکەری کە حکوومەتی شەرع سەپانوێتی بەسەر هەسەدەیە پاساو بدرێ و بەڕێ بکرێ و ئەوزاعەکە ئارام بکرێتەوە و خەڵک دوورخرێتەوە لە ئەتراز و مقاومەت بەرامبەر بە دەوڵەتی مرکزی ئەمە ئەو پاساوە ژێنەوە کە گوایە دەستکەوتی بووە و ئەم دەستکەوتانە ئەگەر بچێتە نێو دەستورەوە ئەتوانێ وەزعی کوردستان باشکە. من پێم وایە نە ئەم تەبلیغاتانە نەخودی ناوڕۆکی خاڵەکانی ئەو ڕێکەوتنە ناتوانێت ستەمی میلی لە سەر خەڵکی کوردستانی سووریا هەڵگرێ بەڵکو بە پێچوانەوە هەروەک چۆن لە عێراقا دەوڵەتێکی مۆزاییکی لەسەر بنەمای تەقسیماتی قەومی تائیفی دەرچوو خەڵکی کوردستان بۆ ئامراز و وەسیلەی سوتەمەنی شەڕی نێوان ئەحزابە ناسۆیەنسەکانی کورد و دەوڵەتی مرکزی لەوێش خراپتری لێدێ لەوێ زۆر زۆر ئەنجامەکەی بەوە ئەگا کە حتا زەمینە سازکە بەهانە سازکە بۆ ئەوەی کە ئەحمە شەرع لە هەر گۆڕان و تۆمپێچێکی سیاسی و سەربازیە زیاتر فشارە سەربازیەکانی بۆ سەر ناوچە کوردنشینەکان دەست پێ بکاتەوە ئەوە تا ئێساش کۆبانی سەر ڕای ڕێکەوتنەکە خۆ هێشتا گەمارۆکەی لەسەر لا نەبراوە هێشتا خەڵکی ئەوێ هاواریانە لەسەر دا و دەرمان و خۆراک و ئاو کارەبا و هێشتا لەژێر خەتەری هەر پەلامارێکان بۆیە من پێم وایە خەڵکی کوردستان چ لە ئێران بێت چ لە عێراق بێت چ لە تورکیا بێت چ لە خودی سووریا بێ نابێ بەم پروپاگەندانە ڕزایەت بن بخەڵەتێن بە پێچوانەوە سەفی کرێکار و زەحمەتکێش خەبات تیڕاستۆخۆی جەماوری بۆ یەکلاکردنەوەی کێشەی قەومی و ستەمی نەتەوایەتی لەسەر خەڵکی کوردستان تەنها بە جوڵانەوەیکی شۆڕژێرانە و سربەخۆ لە ئەحزابی ناسیۆنالیستی کورد و لە سیاسەتی پشتبەستن و خۆگرێدانەوە بە دەوڵەتانی ناوچەکە و دەوڵەتانی ڕۆژئاوا و ئەمریکاوە ممکنە و دەتوانرێت بکرێت تەنها خەڵکی کرێکار و زەحمەتکێش و سکولاریزم و ئازادی خوازەکانە دەتوانن ئەو مافە بە خەڵکی کوردستان لە هەر پارچێکی کوردستانە بێ بەڕەوا ببینن کە یا مافی هاوڵاتیە یەکسانیان ببێ یا بڕیاری بەدەستی خوان بێ کە چ جۆرە ژیانێک ئایا بەمانەوە بێ یا بەجیابوونەوە پێگەنانی دەوڵەتی سەربەخۆ بێ من پێم وایە ئەو پروپاگەندە و قسانی کە ئێوە ئاماژێتان پێکە لە پرسیارەکەتانە جگە لە مەشتێکی تر نییە لەم بابەتەوە باس هەڵدەین بۆ بابەتێکی بڕێک جیاوازتر و ئەویش هاتنە پێشەوەی ڕۆڵی فەڕەنسایە یانەوەی کە باس دەکرێت ئەو پەیوەندی تەلەفۆنیانەی نێوان نێچیروان بارزانانی لەگەڵ سەرۆکۆمار ماکرۆنی فەڕەنسادا کە ئەنجامیدا و هەروەها و ڕاگەیاندانەی کە بەرپرسانی فەڕەنسا لەسەر دۆزی مەسەلەی کورد لە سووریا و لەسەر عێراق دەریان بڕیوە و دەیکەن فەڕەنسا وەک دۆستی کورد دەناسێنن ئاماژەنی تر بەوەی کە ڕۆڵی فەڕەنسا هاتۆتە پێشەوە لە پەیوەند بەم کەیسە دەلانیکە تا چەند ئەو هەوڵانە ئەو قسانە ڕاستیان تێدایە کە دەڵێن فەڕەنسا دۆستی کوردە یان چی شتێک لە پشتی ئەمەوە هەیە کە فەڕەنسا ئەم پێگەی و ئەم هاتنە پێشەوەی پەیدا کردووە سەرەتا جارە بە ئەوە بڵێم فەڕەنسا بەڕاستی دۆستی مەسعود بەرزانی و نێچیروان بارزانی و مەسرور و خانەوادەی تاڵەبانی و بارزانیە دۆستی خەڵکی کوردستان نییە ئێمە دەزانین کە فەڕەنسا ژوەر وەکو بەشێک لە دەوڵەتانی ڕۆژئاوا هەمیشە سیاسەتیان بەرامبەر بە مەسەلەی کورد لە هەر بەشێکی بەشەکانی کوردستانە بریتی بووە لە عکسکردنەوە و هەڵڕشتنی فرمێسک و داد و فغان و دەربڕین و پیشاندانی دەرد و مەئەساتی خەڵکی کوردستان کە لەژێر سایی زوڵم و ستەمێک کە دەوڵەتانی مرکزی لە خەڵکی کوردیان کردووە ئەوان هیچ کاتێک هەڵوێستێکی ڕۆشن و ئاشکرایان لە چارەسەری ئەو قەزیان نەگنەبووە بەڵکو ئەم مەئەسات و مەزلومیەتی خەڵکی کوردستانیان کردوتە وەسیلەیەک بۆ پاساودانی سیاسەتێک کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە بەرامبەر دەوڵەتانی مرکزیە بەدەستیانەوە کردووە واتە مەسەلەی کورد و کێشە و زوڵم و مەئەساتەکانیان لە ئیعدام کوشتار کاولکاری بە زۆر کۆچاندن بێمافکردن پلە دوویکردنیان گرتووە بەدەستەوە بۆ ئەوەی کە بتوانن وەکو ئامرازێکی فشار بەسەر ئەو دەوڵەتانە بەکاری بەرن بۆ ڕێخستنەوەی هاوکێشەی سیاسەتی خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێوە سیرکەن فەڕەنسا جارێ خۆی بە هیچ جۆرێک لە ڕووداوەکانی حەڵەب نە لە ڕووداوەکانی ئەم دواییانە حتا لە هیچ کاتێکە محکومی حکوومەتی
مرکزی و ئەحمە شەرعیان نەکرد هیچ یەک نە ئەمریکا نە هەموو وتیان ئەمە نابێ و کورد شوێنی هەیە و کورد برامانە ئەم قسانە بۆ هەڵخەڵەتاندن و بۆ ئەوە بووە کە بتوان ئەوزاعەکە خاوکەنەوە بە تایبەتیش بە دوای ئەوەدا کە خەڵکی سەراسەری جیهان خەڵکی کورد زمان لە ئێران لە عێراق لە سووریا لە تورکیا لە هەموو شوێنێ لە دژی کوشتارەکانی ئەحمە شەرع هاتە مەیدانەوە ئەوان زانیان بۆ ئەوەی کە ئەم مەسەلەیە پەل نەکوتێ و سیاسەتەکەیان فەشەل پێنێنێ و قورد نەخاتە بەردەمی ئەنجا کەوتنە ئەوەی کە ئاوێ بکەن بە سیمای بێ ئابڕوویان بەرامبەر بۆ هەڵوێستانەی کە بویان بەرامبەر بە خەڵکی کوردستانی سووریایە ئەم جارە کەوتنە مەتروسەنای کورد و کورد برامانە و کورد ئەبێ مافی ببێ و لە کاتێکا معلوم نییە هەمویان تەئیدی ئەو خاڵاناکەن کە لە ڕێکەوتنەکەیە هەیە و باسمان لە ناوەڕۆکەکەی کرد فەڕەنسا تەنها بۆ کڕینەوەی ڕوخساری دزیوی خۆیەتی ئەم هەوڵانەدا ئەجینا خەڵکی کوردستان ئەویان لەبەر چاوە لە ساڵی 2013 سێ چالاگوانی کوردستانی تورکیا بە ئاگاداری دەوڵەتی فەڕەنسا خۆی لەلایەن تورکیاوە تیرۆر کرا لە پاریس هێشتا خۆ کەیسەکەی هەر بە شارەوەی ماوەتەوە ئەی ئەوانە کورد نەبوون ئەی بۆ هیچ هەنگاوێکیان نەنا من پێم وایە ئەمانە ئەم پروپاگەندانە تەنها پروپاگەندەی دوای ئەم ڕێکەوتنەیە کە شەڕێکی کە بەرهەمی شەڕێکی سەپاوە لەلایەن دەوڵەتی مرکزی ئەحمە شەرعەوە بە پشتیوانی ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیاوە ئەی فەڕەنسا بۆ بواریدا بۆ ئەو کاتە مەسەلەی کورد مەسەلەی نەبوو وەختێکە ئیسرائیل و ئەحمە شەرع کۆبوونەوە و اتفاقیان کرد کە ڕۆلی ئیسرائیل کۆمپانیەکانی لە بەرەمهێنانی نەوت و غاز و بازرگانی لە سووریایە زامن بکە بە مەرجەوەی کە ڕێکەوتن لە نێوان ئەحمە شەرع و حکوومەتە ئینسان کوژەکەی ناتانیاهەوە تا ئاستی عادیکردنەوەی مناسەباتی ئەم دوو دەوڵەتە بەدێ بۆیە بە بڕای من مەسەلەکە ئەمریکایە ئەمریکا سیاسەتێکی گرتۆتە بەر کە ئەوەیە کە ئەحمەد شەرع و حکوومەتەکەی ئێستا بەرەی ئەسڵی هاوپەیمانی ئەسلیە بۆ لە بەرەی دژی تیرۆر و داعشدا کە پێشووتر هەسەدا ئەو پێگەیە بوو ئێستا پشتی تێیەکە ئەگەر وابوو لە ڕێکەوتنەکەدا نوێنەرانی فەڕەنسا و وەزیری خارجیەکە و ماکرۆن ئەگەر نوێنەری کوردن ئەی بۆ لەوێ مخالەفەتی خۆیان بەرامبەر بە قبوڵ نەکردنی ئەحمە شەرع لەم هاوپەیمانیە دەرنەبڕی ئەی بۆ لە سەفی خۆیان لەگەڵ سیاسەتی ئەمریکا و پشتیەکردنی لە هەسەدەیە گیانە کردەوە بۆیە بە بڕای من دەیان بەڵگەی تر هەیە کە ئیسەلمێنێ فەڕەنسا و ماکرۆن و ئیسرائیل و ئێران و عێراق و سعودیە و قەتەر و ئەردەن و ئەڵمانیا و بەریتانیا ئەمانە هەمووی دۆستی بازرگانی و سات و سەودای دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و بنەماڵەکانی ئێستایە کە حکومڕانیان بەدەستەوەیە ئەوان دەیانەوێت ئەم ئاو بکەن بەم ئاشەیە ئەجینا خەڵکی کوردستان دەزانن ئاوارەی و تاڵاوی کوشتار و بێمافیەکانیان سەرچاوە لە سیاسەتە نێودەوڵەتیەکان لەسەر و هەمیانەوە ئەمریکا و ڕۆژئاوا لەوانەش فەڕەنسا ڕاوەستاوە هەر لێرەشتا بێم لەسەر ڕۆڵی ئەمریکا قسەکەم چونکە بەشێک لە ناسیۆنالیزمی کوورد دەڵێکە ئەمریکا پشتی کردە یان بە وەفا نەبوو بەرامبەر بە کورد ئەم دەربڕینەیان چی ئەگەیەنێت یان چەنە دروستە ئەوە ئەمریکا بۆ پشت بکاتە ناسیۆنالیزمی کورد کاتێک کە ئەم ناسیۆنالیزمی کوردانی زۆر سوێند بە دۆستایەتی خۆی لەگەڵ ئەمریکا و ئەوەی کە دڵسۆزی ئەمریکایە بۆچی ئەم دەوڵەتە پشت بکاتە بزوتنەوەیەکی لەم چەشنە ئەزانین چی ناسیۆنالیزم لە هەر پارچەیەکی کوردستانە خودی ڕووداوەکانی ئێستای سووریاش کە پێشتر ئاماژەمان پێکرد بەرهەمی ئەوەیە کە ئیستراتیژی ئەحزابی ناسیۆنالیستی لە ئێران لە تورکیا ئەوە لە سووریاش تاقی کرایەوە لە عێراق لە ئێران لە هەر بەشێک لەم بەشانە بریتیە لەوەی کە سەرنجدان لە درز و کەلێنی نێوان دەوڵەتان و هاوکێشە سیاسیەکان و خۆبەستنەوە بەیشێ لەم دەوڵەتانەوە تاقیبی ئیستراتیژی و بەرژەوەندەکانی خۆیانەکەن ئەمە بۆ وایە
لەبەرەوەی ناسیۆنالیزمی کورد هیچ کاتێ خوازیاری ئەوە نییە کە خەبات بکە بۆ پێکهێنانی دەوڵەتێکی سربەخۆی مۆدێرن کە تایە ماف و ئازادی و هاوڵاتیان مەسەلەیان بێت. تەنانەت تا ئەو کاتەشی کە ئاچنە دانووسان و ڕێکەوتن لەگەڵ دەوڵەتە مەرکەزیەکانە مەسەلەیان دیموکراسی، سکولاریزم، مافی هاوڵاتی یەکسان، ژنان، کرێکاران لە سەراسەری ئەو وڵاتانەیە مەبەستیان نییە. ئەوان مەسەلەیان شەراکەتە. مەسەلەیان ئەوەیە کە بتوانن هەم خۆیان پێگەیان لە کوردستانەکانە قایم و خۆیان ئیدارەی ئەو کۆمەلگایانە بەڕێوە بەرن، خۆیان چینی کرێکار و خەڵکی کرێکار و زەحمەتکێش بچەوسێنەوە و خۆیان سەروەر بن، سیادەیان هەبێ بەسەر مەسیری خەڵکە وەلەو لاشەوە شەریکی ئیمتیازاتی بازاری سەرمایە و کار و بازرگانی و سیاسەتە نێو دەوڵەتیەکان بن. ئەوان ئەمە سیاسەتیان بووە. بۆیە هیچ کاتێ پێویستیان بەوە نەبووە پشت بە خەڵکی کوردستان خۆیان ببەسن، حتا هیچ کاتێ ڕێزیاندا نەناوە بە بیر و ڕای خەڵکی کوردستان لە شەڕکردنیان، لە مفاوەزەکردنیان، لە پێکهێنانی فیدرالیزمەکەیان، لە هەر جۆرە دیبلۆماسەتیان هیچ کاتێ بۆ ڕای خەڵکی کوردستان نەگەڕاونەتەوە. تەنها جارێک پرسوڕایان بە خەڵک کرد لە ڕیفراندۆمێکا کە مەسعود بەرزانی کردی، ئەویش لە نیوەی ڕێگا پلەی پەشیمان بووە، لێ هاتە دەرەوە تەسلیمی کرد. مەبەستم وێ بڵێم بۆیە مەسەلەکە خیانەتی ئەمریکا نییە. ئەمریکا هیچ کاتێ وعدی نەداوە کە بێتە ئەم ناوچەیەوە گوڵی وەنەوشە بۆ سەر قەبری شەهیدانی کورد و کوردستان و شەڕەڤانانی سووریا بەرێ. نا، هەمیشە بە دوای مەساڕح و بەرژەوەندەکانی بازار و ئەمنیەت و نفوز و ناوچەی خۆیەوە بووە. ئێستاش لەم مەسەلەیە بینی داهاتووی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە چاوی ئەحمەد شەرعە مسۆگەرترە تا لە هەسەدەیەکە کە چەند پارێزگایەکی بەدەست کە ناوچەیەکی دیاریکرا و کەمی بەدەستەوەیە. دەزانێت ئەگەر ئەحمەد شەرع ڕاو کاوبی خەتە نێو چێوەی سیاست و استراتیژەکانی خۆیەوە، ئەتوانێت پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێبخە، ئەتوانێت هێزێک هەڵخڕێنێ لە ژێر ناوی سونە و ئیسلامی سیاسی و دنیای عەرەبا بەرامبەر بە شیعەکان لە عێراق، بەرامبەر بە ئێران، بەرامبەر بە هەر هێزێکی مخالف کە ڕێگەگرە لە بردنە پێشەوەی پرۆژەیەکە ئەمریکا لە سازدانەوەی سیستەمی ئەمنی اقتصادی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ژێر ناوی ئیبراهەمە دەستی پێکردووە و کەوتۆتە ڕاکێشانی جوبەخانەی جەنگ و ئەستۆڵ و فڕۆکەخانە و تارە و تۆپ و هەموو ئەم شتانە. بۆیە ئەمریکا هیچ کاتێ خیانەتی نەکردووە. من پێم وایە ئەمریکا ڕۆشن و سەراحەت وتوێتی کە بەرژەوەندی ئەو لەکوێ بێ لەوەیە. ئەمریکا یەکەم ترامپ ئەمە شعارەکەی بۆ بەم شعاراتۆتە دنیای سیاسەتە و ئەم ئاژاوە و فشار و زەبر و زەنگ و میلیتاریزمی کە بەسەر دنیای سەپانوێتی هیچ وعدەی بە هیچ وڵاتێک نەداوە، بە کورد و هەسەدەی نەداوە. دەورەیەک پێویستی بووە بۆەوەی کە هێزەکانی خۆی ڕاگرێ بتوانێت باڵانسێ لە بەرامبەر نفوزی ئێران، تورکیا، وڵاتانی کەندا و جێبخە. هەسەدەی بەدەستەوە کردووە و لە باتیەوەی کە سەرباسی ئەمریکی وەکو جۆرج بۆشێنە عێراقەوە کە دوایی بە کوشتار و زەرەرێکی گەورە لەو زەلکاوە دەرچوو، ئەم جارە هاتووە و شەڕە بە هەسەداکە لە بەرامبەر بەوە ئیمتیازیاتێ چەکی پیاوەتێ پارەی پیاوەتێ و حمایەتی لێ کردووە. ئێستا ئەو دەورەی تەواو کردووە. یعنی هیچ کاتێ مەبەست وێ ئەمریکا هەمیشە ئەمە سیاسەتی بووە، بەڵام ئەوە خۆشخەیاڵی و تەوەهومێکی ناسیۆنالیستەکانە کە بە خەڵکی ئەفرۆشن کە گوای ئەمریکا پشتیوانمانە. ئەوە تا ئێستاش چاو بەوە خەڵک بۆ خۆشەکەن کە ئەندامێکی کۆنگرێس وعدی ئەوە قەرارێ بەرێ لە دیفاع لەسەر کوردکە. ئەوە ماکرۆن و وەزیری خارجەکەی هاتۆتە ئێرە دۆستی کووردە. هەموو دەورەیەک ئەمانە بە دۆستی کورد دەزانن. لە کاتێک ئازاین هەرەوە دۆستی کوردانە لە ژێرەوە دەستیان خسۆتە نێو دەستی ئەحمەد شەرعەکان، دەستیان خسۆ دەستی شیعەکان، سوننەکان، قەومیەکان، هەموو ئەوان دەستیان خسۆتە ناو دەستی تاڵەبانەوە کە گەورترین کاولکاری و پەڵەیەکی شەرمەزاریە لە جیهانی متەمەدینی ئەم سەردەمایە کە کاتێک کە ئەفغانستان بە ژن و مناڵ و کرێکار و زەحمەتکێش و ئازادی خوازیەوە تەسلیمی تاڵەبان کرا. بۆیە من پێم وایە خیانەتێک لەم بارەوە نییە، مەسەلە سیاسەتیان ئەوەیە، ئەوەی کە شکستی هێناوە ئەو خۆشخەیاڵی و سیاسەتەی تەیە کە ئەحزابی ناسیۆنالیستی کورد بەردەوام ئەم
سیاسەتی خۆ بەستنەوەیان بە وڵاتانی ناوچەکە و بە ئەمریکا و هێزەکانی ترەوە کردوتە بنەمای استراتیژی خۆیان و ئەمەیان کردوتە بە خەڵک فرۆشتۆ لەژێر ناوی لەژێر ناوی دۆستایەتی ئەم عالی جەنابانە بۆ خەڵکی کوردستان لە کاتێکای ما بینین هەر ئەو کارە بوو کە شای ئێران بە دوای پشتیوانی ئەمریکا لە ساڵی 1970 بەرامبەر بە مەلا مستەفا کردی و ئەو ئاواری و دەربەدەری بەسەریانە هەرەوەی کە لە ساڵی 91 ئەمریکا ئەو هەموو پشتیوانی لە لایەنە مەعارەزەکان لەوانە ناسوانیزی کورد و بەرەی کوردستانی کرد بەڵام لە لەحزەیەکە جڵەوی شل کرد و چرای سەوزی بۆ سەدام حوسێن کرد هەرەوەی کە خۆی شەڕی هێزی بۆ هێنابوو لێی دابوو هەر دەستی ئەوەی گرتەوە حملەی کردەوە سەر شارەکانی کوردستان و ئەو پرۆسەیە بینیمان کە لە ساڵانی نەوەتەکانە خەڵکی کوردستانی عێراقی بەو دەردەسەری و ئاوارەی و دابڕانەیە کرد کە هەموو خەڵکی کوردستانی لە ئۆردوگایەکان ڕاگر بە دیار خێر و سەدەقەی نەتەوەیە گرتوەکانەوە بۆیە بە بڕای من خەڵکی کوردستان ئەم ئەزمونانەیە بێ لە بەرچاو بێ هیچ پێویست ناکانە ئێمە دۆستایەتی خەڵکی خۆمان لە ترامپ و ماکرۆن و ناتانیاهۆ ئەمانەیە ببینینەوە نەدەبێ بە پشتبەستن بەمانە چاو لە ئامانجەکانمان خەڵکی کوردستان ڕێگایشی تریان هەیە ئەو ڕێگای ڕێگای سەرانی ئەحزابەکانی ناسیۆنالیستی کورد و دەسەڵاتەکانیانە شکستیان هی خۆیانە ڕێکەوتن و دۆستایەتیان هی خۆیانە هی خەڵکی کوردستان نییە هەر لەم پەیوەندەدا پرسیارێکی بینەر کە دام نابوو لە کۆتاییدا بپرسم بەڵام ئێستا ئاراستەی ئێوە بکەمەڵێ ئەگەر هەسەدا ئەوەی کە لە سەرەتا تا باستان کرد کە خۆی بەستۆتەوە بە سیاسەتەکانی ئەمریکاوە ئەڵێ گەرەوەی نەکردا چی بکردە لە کاتێکە کە ئەو چوارچەوە جوگرافیای لایەکی داعشە لایەکی تورکیا لایەکی سووریایە و هەڕەشن بۆ سەری ئەیتوانی چیتر بکە ئەگەر خۆی بە ئەمریکاوە نەبەستایەتەوە ئەگەر بە ئەمریکاوە خۆی نەوجارێکم بە ئەوە بڵێم ئەگەر ئەو پرسیارە بۆ هەسەدا ئەگەر ڕێگای تری لە بەردەمانە بوو ئەی بۆ ئەو ناوچانەی داگیر کرد ئەی بۆ ئەو ناوچانەی بەڕێوە برد ئەی بۆ ئەو مەسەلەی یاساکانی جەزیرە بۆ مافی ژنی دەرکرد ئەی بۆ باسی لە یەکێتی گەلان و دیموکراتی کۆمەڵایەتی و ئەم مەسەلانی هێنایە ئاراوە بەڕای من هەسەدە کێشەکەی ئەوە بوو کە چاوی نەبڕیە خەڵکی کرێکاران و زەحمەت کێشی سووریا بە پلەی یەکەم و جیهان و خەڵکی ناوچەکە بەگشتی ئەو دەستی خسە ناو دەستی ئەمریکا و لێش و دەستی درێژ کرد بۆ هاوپەیمانێکی وەکو حیزبەکەی بارزانی وەکۆی کە لەو ڕێگایە بتوانێ بێت بەڕای من مەسەلەکە هەر مقاومەتە بۆچی بە تەنیا لە شەڕی کۆبانیە توانیان مقاومەتکەن و پشتیوانی گەورەی ئازادی خوازانی جیهانیان بۆ بەڕێ کرد بۆ ناکرێ ئاخر خۆ ئەو تەجروبێ ئێمە لە سەحرای غەربی لە مەغریبە ئێمە بینیمان جەنڕاڵە کاتی خۆی توانی بچێ بەگشت هێزی گەورەی دەوڵەتی خودی ئەمریکا شەومەرجەکانی خۆی کێشێونەیە لە خەڵکەکەی ئاوارە ببێ بە بڕای من مەسەلەکە ئەوەیە کە سیاسەتێکی دروست ئەبوایە بە دوای کۆبانیە من لەوە تێگەم سازش لە سیاسەتا هەیە ئەکرێ ئینسان هاوکێشەکان بخوێنێتەوە و شەڕی ماڵوێرانکەر نەکە و بتوانێت تەسلیم بێ بەڵام سازشێکە جەوهەری استراتیژی بێ کێشەیە من پێم وایە مەسەلەی هەسەدە لە ئەسڵا خۆی وەکو هێزێکی ناسیۆنالیست ئێستا ڕۆشنە هەر باسی مەسەلەی کورد و حتا ئەوە خەریکن قبوڵەکەن کە کاتی خۆی باسییان لە گەلان کردووە بە تایبەتی دوایەوەی کە هاتنە مەیدانی هۆزە عەرەبەکانیان بینی و بەشداریان پێکرا هەڵیان گەڕانەوە ئێستا هەر باسی کورد و زمانی کورد و نەتەوەی کورد و فەرهەنگی کورد ئێستا هیچ کەس بازدا یاساکانی ئازادی ژنان لە کانتۆنەکان ناکە ئێستا باسی بەڕێوەبردننی لەلایەن خەڵکەوە ناکە بە بڕای منێکێک لەو کێشانەیە سەدا بواە ئیقتصاد و سیاسەتی تەسلیم بە خەڵک کرد ڕاستە لەوێ خەڵک دەوریان بوو بەڵام ئەو دەورەیان تا سەر تا بەڕێوەبردننی اقتصاد ئەوەی کە مەڵکدارێتیی هەرەوەزی لە بەڕێوەبردننی کۆمەلگایە لەوەی کە بتوانێ بە پشتبەستن بە خەڵکی سەرنجدان لە هێزی کرێکار و زەحمەتکێشی خەڵکی سووریا باتە ئەوڵین کارێکا بۆە بیکردایە مخالەفەت بوو بۆ پیلانی کە بەهێنانی داعش کردیان ئەبووە سەدای دەربڕیایە بیوتە ئەمە سیناریۆیەکە
بەسەر کۆمەلگای سووریایە ئەکرێ ئێمە مخالفین وە سەرنجی ئازادی خوازان و سکولاریست و خەڵکی مەدەنی شارەکانی سووریای ڕاگەیانە کە ئەم پیلانەی ڕیسوا کردایە بەرامبەر بۆ پیلانە بواە ڕابوەستایە و بواە بەشێک نەبووە بەڵام ئەو بەداخەوە لەبەرەوەی کە بە سیاسەتێکەوە خۆی گلاندبوو لە کەنارە ڕاوەستا چاوەڕێی کرد تا ئەحمە شەرە هات و ئەنجا کەوتە چاوە چاوە ئەنجا کەوتنە دانووسان و چەند دانووسانیان کرد کە ئەنجامەکەی بەمەگەی بە بڕای من مەقاومەتی خەڵکی کرێکار و زەحمەت چێش ئەتوانێ و کارە بکە نە ئەمریکا نە ئەحمە شەرع ناتوانێت کە کۆمەلگایە لە ناوبەرێ خودی ئەو خۆپشاندانانی کە بە دوای هەڕەشەکانە دەستی پێکرد لە سەراسەری جیهانە بۆ توانی جۆرێک ئیستۆپێ بە ئەحمە شەرع و ئەو بکە و ناچار ئەم اتیفاقی کە بیستی مانگی جەنیوەری لێکەوتەوە پێک بێ ئەگەر ئەم سیاسەتە سیاسەتێکی ئەسڵی بواە ئایا ئەمریکا ئیتوانی ئەو مامەڵێ بکە من پێم وایە مەسەلەکە لێوەیە حەسەدە لە بازنەی ئیستراتیژی ئەمریکا مایەوە بووە وەسیلەیە بۆ بردنە پێشەوەی ئامانج و استراتیژەکانی ئەمریکا و حتا ئەوە ئەمریکا بوو ئەسەدەی ڕاگر بەرامبەر بە هێرشەکانی تورکیا بەرامبەر بە ئیستراتیژ و سیاستەکانی تورکیا بە پێچەوانەوە بەعزێ لە ناسوانسەکان پێیان وایە کە ئەمریکا نەهێشتووە تورکیا بێ من ئەڵەم بە پێچەوانەوە ئەمریکا زیاتر هەوڵیدا هەسەدە لە قاوەقی خۆی و سنوورێکە ڕابگرێ تا بتوانێت سیاستەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە مرکز لە بەرامبەر دەوڵەتێکا کە هاتە سەرکارەوە بە بەشداری تورکیا ئەو دەوڵەتانی ئاماژەمان پێکرد سەپانی بەسەر هەسەدەشە من پێم وایە سیاسەتێک هەسەدە ئەیتوانی بگرێتە بەر هاتنە دەرەوە بوو لەم بازنەیە و ڕەتکردنەوەی ئەم بازنەیە و پشتبەستنی ڕاستەوخۆ بە خەباتی کرێکار و زەحمەتکێش و سازدانی ئەوانە چ لە شەڕ و چ لە مەقاومەت چ لە بەڕێوەبردننی کۆمەلگایە و لێگرێدانی خەباتی خەڵکی کوردستانی سووریا بە خەباتی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی سووریەکان لەلایەک و خەڵکی ناوچەکە و جیهان بە ناوچەیەک جیهان بەم ناوچەیەوە ئەمە دەیتوانی وەکو ئێمە لە مەقاومەتی کۆبانیا بینیمان و ئەو پشتیوانیە بوو دەیان و سەدان چەکداری ئەوروپایی هات بۆ لە دژی ئیسلامی سیاسی و داعش لە پاڵ هەسەدەیاژگان بەڵام وەختی بینیان پەرچەمی ئەمریکا بە سەرهێزەکانی هەسەدەوە ئیتر ئەو هێزەی بە شێوەیەکی تر نیشاندا و ئەمە بووە مای شکستی لەسەر خۆپشاندانەکان قسەتان کرد بەڵام لایەنێکی تر کە ئەمەوێ ئاماژەی پێ بدەم ئەویش ئەوە بوو لە کاتی ئەم ڕووداوانە و خۆپشاندانەکانە قسە لەسەر لاانە ئیسلامیەکان هاتە پێشەوە بە تایبەتی لاانە ئیسلامیەکان لە کوردستان دەکە ئەوان قسەیەکیان نییە هەڵوێستێکیان نییە و هەڵبەت دۆشمان لەبیر بێ هەر لەگەڵ بەدەسەڵات گەیشتنی جۆلانی هەندێک لەلایەنە ئیسلامیەکان ڕاستەوخۆ پشتیوانی و دۆستاتی خۆیان نیشاندا و بەیانیان کرد بەڵام من پێم وایە ئیسلامی سیاسی بێ هەڵوێست نەبوو لانی کەم لێرە و لەوێ سەرنجیان لەسەر خۆپشاندانەکان هەبوو لەسەر دروشمێک لەسەر لێدوانێک لەسەر شەعرێک قسەیان هەبوو تەنانەت پێمە بە کۆمەڵی ئیسلامی سکاڵای یاسایی تۆمار کردووەوە چەند ڕۆژبەر لە ئێستا لە هەولێریش خۆپشاندانیان کرد لە بەرامبەر ئەوەی کە ئەوترێت بێڕەزی بە پیرۆزیەکان کراوە ئێوە ڕۆڵی لاانە ئیسلامیەکانی کوردستان چۆن هەڵدەسەنگێنن؟ بەڵێ پێشەوەی وەڵامی پرسیارەکەتاندامەوە پێم خۆشە خاڵێ لەسەر خۆپشاندانەکان جێگای گرنگە ئاماژەی پێ بدەم کە لە قسەوباسەکانمانە نەهات ئەگەر بمبەخشن تاوان بە پێچوانەی ئەوەی کە ئەحزابی ناسیۆنالیستی هەوڵیاندا بە تایبەتی بە دوای کۆبوونەوە ئابڕوچوەکەی هەولێر و نەقشێکە پارتی لەم مەسەلەیە جێڕای بەوەی کە هەوڵ بە هەرچی زیاتر ئەویش لە پاڵ ئەمریکا و تۆمبارەکە فشار خاتە سەر هەسەدە هەچۆنێ بووە بە هەندێک ئیمتیاز مل بابە بەو ڕێکەوتنە ئەمنی و سیاسی کە سەپا زۆر هەوڵیاندا ئەم خۆپشاندان و ناڕزایەتیانە بە ڕەنگی ناسیۆنالیزم و بە ڕەنگی بەرژەوەندی ئەحزابەکانی خۆیان و لە ژێر پەرچەمی ڕابەری کوردستان و کورد و کوردایەتیان ڕەنکەن بەڵام من پێم وایە هاتنە مەیدانی ئەو شەپۆلە و ئەو ڕق و تووڕەیی کە خەڵکی کوردستان چ لە دەرەوە چ لە شارەکانی کوردستانی عێراق چ لە سووریا لە تورکیا
لە سووریا خۆی هاتە مەدان بەرئەنجامی ئەوەیە کە خەڵکی کوردستان بەگشتی پێیان بەو زوڵم و ستەم و ماڵوێران و کاولکاریە بردووە لە بۆ هوشیاریە گەیشتون کە دەوڵەتانی مرکزی هیچ کاتێ نایانەوێ قەزەی کورد وەستەمی کورد بە ڕێگایەکی سیاسی و مەدەنی و مۆدێرن چارەسەرکەن بەڵکو هەمیشە دەیانەوێ ئەم قەزیەیە ئەم ستەم و کێشەیە بەسەر خەڵکی کوردستان نێوبەندی بێڵنەوە و لە هەر هەلو مەرجەکە ئاڵوگۆڕی بەسەرا بێن و بەکاری بێن بۆ ڕێخستنی هاوکێشەی سیاسی خۆیان لە بەرامبەر ئەحزابە ناسیۆنیستە کوردەکاندا من پێم وایە سەرێکی تریش ئەوەیە کە خەڵکی کوردستان ئەو تاوان و زوڵم و مەئساتەی کە خۆیان لە بەرامبەر دەوڵەتی بەعس و مەلاکانی ئێران و فاشیزمی ئۆردوغانە بینیویانە بۆ هەست و ڕوحیەتەوە پشتیوانی خەڵکی کوردستانی سووریایان کرد بە تایبەتی کە مقاومەتی ئەوان لە کوبانیەوە بەرامبەر بە دەوڵەتێکی بەدەسەڵاتێکی تیرۆریستی ئیسلامی کاتۆتە سەرکار بە پشتیوانی ئەمریکا و دەوڵەتانی ناوچەکە ئەمە ئەو هێز و توانایی یاکە یەکیان خا و پشتیوانیان کە لایەکی تریشەوە ئەو داوا و مەسائلانی کە لە ڕابردووە هەسەدە مەترەحی کرد لە مەسەلەی داکۆچی لە ژنان لە خۆبەڕێوەبردن لە دەخاڵەتی ئاستێک لە خەڵک لەوەی کە ژنان چەکدارن ئەمانە ئەو سیما و هیمایەیە کە لە زیهنی خەڵکی بەشەکانی کوردستانە جێکەوتووە و ئەمە بووە مای سەرچاوی ئەو هاتنە مەدانە یەکگرتووە نەک ئەوەی کە خەڵک بۆ دیفاع لە پشتیوانی ڕۆڵی مەسعود بەرزانی لە دانووسانەکان بوو بێ چونکە ئەوان ئەزانن خەڵکی کوردستان بە ئێسک و پرووسکەوە 30 ساڵ ئەزان لە ژێرسایی دەسەڵاتی کوردایەتیا چیان لێکراوە ئەزان کە ناسیۆنالیزم هیچ بەرنامە و گۆڕانکاریەک بە قازانجی خەڵک پێک ناهێنێ جگەلەوەی کە گیرفانی کۆمپانیەکانی دەسەڵات و سەرمایەداران و دەوڵەمەندان پڕکەن بۆ ئێمە پێم وایە ئەوە خاڵێکی جۆهر و پرشنگدارە لەو خۆپشاندانانەیە کە دەبێت لە بەرچاو بژیرێ و نەچێتە ژێر تەپ و تۆزی تەبلیغات و پروپاگەندەی ناسیۆنالیستانە و نەتەوەچێتی ئەحزابەکانەوە تا ئەو جێگەی بە پرسیارەکەتان ئەگەرێتەوە بە بڕای من لەم ڕووداوانەیە دوو ڕەوەند دوو تەیار دوو سیاست و دوو تاکتیکی جیا لە نێو بزوتنەوەی ئیسلامی سیاسی لە کوردستانی عێراق بە تایبەتی و بەگشتی لە ناوچەکەدا شکلی گرتووە یەکی چانەوەیە کە ئەحمەد شەرع هاتنە سەرکارەکەی بە شۆڕشی ئیسلامیە زانێ و ئەو بە وەلی سەر ئەرزە زانێ کە شریعەتی ئیسلامە بابڕێەوە بۆ معنایە بە هەموو جۆرێک پشتیوانیەکە و هەوڵەدا هەسەدە و ئەو لایەنە پرشنگدارانی کە لە خەباتی ڕابردووە لەسەر مەسەلەی ژنان و مقاومت بەرامبەر بە ئیسلامی سیاسی نیشانی داوە بخاتە نێو چوارچاوی ئیلحادە و شەڕکا لە دژی ئەوە ئەمە ئەو باڵەیە کە لە ئیسلامی سیاسی لە بەرەی داعشایە لە بەرەی تیرۆریزمە لە بەرەی بن لادن و ئەلقاعیدە و ئەحمەد شەرع و هەموو ئەوانەدایە کە ڕەوتی کۆنەپەرستانی ئیسلامی سیاسی بۆ سەپاندنی شریعەتی ئیسلام بۆ پاشۆ پاشگەڕانەوەی کۆمەلگاکان بۆ ژێر شمشێرێکی داڕزیوی 1200 ساڵە لەمەوبەر کە بتوانێ کۆمەلگاکان ڕاه پێشکە بۆ دواوە بۆ ژێر سایی خەلافەت شتێکی زیاتر نییە ڕەوتیشی تریان بە بڕای من لە ڕووی سیاسیەوە فاسلەیەکی لەمە گرتووە بە تایبەتیش زەخمی مەسەلەی کورد و ستەم و قەزیەیە کە لە بەناوی قەزەی کورد لە ئێران و عێراق و سووریا هەیە ئەوێ سەرنجی بچێتە سەر بە تایبەتی بە دوای شکستی ناسیۆنالیزمی کورد لە بەڕێوەبردننی کۆمەلگایە تەجروبەکەی لە کوردستانی عێراق نیشانی داوە دەیەوێ هەوڵ بدا لە ژێر ناوی ئەوەی کە ئێمە کوردین پێش موسڵمان و ئێمە موسڵمانی کوردین و ئێمە دەمانەوێت ئەوێ تەجروبەی حەماس لە کوردستانی عێراق لەسەر مەسەلەی کورد دووپات کاتەوە خۆی بەئاڵێنێ لەم قەزیەوە ئێمە ئەبینین حەماس وەختێ بینی یاسر عەرەفات و ئەزمون و دەسەڵاتەکەی ڕوو لە فەساد و فەشەلێکی هێنا ئەوجا ئەو ئاڵای مەسەلەی فەلەستینی بەدەستەوە گرت و لەو ژێرسایەوە دەسەڵاتێکی ئیسلامی لە غەزەیا دامەزراند و ئەمە بووە سەرچاوەی سیراع لەگەڵ ئیسرائیل و هەوڵدان بۆەوەی کە قەزەی فەلەستین بکاتە ئامرازێ بۆەوەی کە
پێگەی خۆی لە فەڵەستینە بەهێزکا و خۆی بسەپێنێ. ئێستا ئەو باڵێ ئەم ڕۆتەی ئیسلامی سیاسی کە باز نەتەوە نەتەوە چێتێکە کە لە ڕابردووە پێی وابوو مەسلەی کورد و قەزەی کوردایەتی کە ناسوانسەکان باسەکەن بۆ بدعەیەکی غەربیە، ئێستا بایان داوەتەوە دەیانەوێ لەم فەزایی کە لە کوردستانی عێراق و لە ناوچەکەی هەیە ئەوەی کە ڕووداوەکان قەزەی کوردی تقریبان کردوەتە قەزەیەکی ناوچەی، ئەم مەسلەیە بەدەستەوە بگرێ بۆی کە بتوانێت ملمناڵی خۆی لەگەڵ ئەحزابی دەسەڵاتداری ناسوانیسا بەرێتە ڕێەوە. بەڵام لە هەردوو سەرەوە من پێم وایە ئەم دوولایەنە هیچیان داکۆچی کاری چارەسەری ڕاستۆخۆی قەزەی کورد نین، وەکو قەزیەکی سیاسی کە لە بنەوە لەسەرەوەی کە احترام بۆ ئارای خەڵکی کوردستان لە چارەسەرێکی سیاسیانە دیموکراتیکدا کە ڕێ بدرێ و ئەوە لە دەستورا جێ بکرێتەوە کە خەڵکی کوردستان لە ڕیفراندۆمێکا بڕیاری ئازادانەی خۆیان بە مافی هاوڵاتی یەکسانەوە ئەگەر بمێننەوە یا هەر کاتی ویسیان بە مافی ئەویان ببێ کە بتوانن جیابنەوە دەوڵەتی سەر بە خۆیان پێکمن بەبێ هیچ گوشار و هەڕەشە و سەپاندنی شەڕێک. من پێم وایە بە پێچەوانەوە ئیسلامی سیاسی و کارنامەکەیەتی لە کوردستانی عێراقەوە داعشەکەیەتی ئەیبینین کە هیچ کاتێک نەک هەر خوازیاری حەلی بنەڕەتی قەزەی کورد نەبووە، بەڵکو ئەو ژۆکە ئەحزابی ناسوانسی کورد دەیەوێ ئەم مەسلەی لە ژێر ناوی دیفاع لە ناسنامەی کورد و لە مەسلەی زمانی کورد و زمانی دایک و خوێندن و پەروەردە و ئەم شتانەوە بە ئاڵانێت تا بتوانێت پێگەی خۆی قایم کا و هەڵکشێ بۆ ئاسێکە گرە و لە ئەحزابی ناسوانیز بەرێتەوە. ئەم بابەتای هێنە زۆر قسەی تر لەسەر بکرێت و زۆر لایانی ترشی بکرێتەوە، بەڵام کاتێکی زۆرمان بەکارهێناوە من دەمەوێت بە شێوەیەک لەسەر ئایندە و پێویستی چیکردن قسە بکەین کە ئایندەی ئەم ڕووداوانە چۆن دەبینن و بەرەوکوێ دەڕوات و لەوەش گرنگتر کە مرۆڤ دۆستان ئازادی خوازان چۆن خۆیان بۆ ئامادە بکەن تا بتوانن بەرەنگاری حاڵەتی نەخوازرا و کارەساتی دڵپەزێنی وەک ئەوەی ماوەی ڕابردوو بنەوە. من پێم وایە ئەوەڵین مەسەلە ئەوەیە کە دەبێت خەڵکی کوردستان لە هەر بەشێک لە بەشەکان لەگەڵ ئەحزابی ناسیۆنالیستی کورد و پروپاگەندەکانیانە ئاوێزان نەبن، دەبێت ئەوان ریزی سربەخۆی شۆڕژێرانەی خۆیان لەم ئەحزابانە جیا بکەنەوە. ناسیۆنالیزمی کورد لە ئێران تەجروبەی خۆی داوە تا کە دەبینین سەرڕای ئەوەی کە باز لە دژایەتی جمهوری ئیسلامیەکە، بەڵام هەمیشە ئامادەیە بۆی کە بڕوا لەگەڵی مفاوەزات کا و دێ کوردستانی ئێران دابڕێنێ و بگاتە تەجروبەکەی کوردستانی عێراق و شۆڕژ لە ئێرانە بە ئاستێکە ڕژێن بڕوخێنێ و دەسەڵاتێکی شۆڕژێری جەماوەری دامەزێنێ کەنار بخا و تا بتوانێت لە ژێر ناوی فیدرالیزم و قەومیەت و مافەکانی کووردا ئەوان بە دەسەڵاتی خۆیان بگەن. لە تورکیاوە بینیمان ئۆجئالان باسی پرۆسەی ئاشتی و تەسلیم بوون بە تورکیا و ئەم مەسائلە ناکە. لە سووریاژەوە نمونونەکەی باسمان کە لە عێراقیشەوە 30 ساڵە دەبینین دەسەڵاتیان بەدەستەوە فیدرالیزمیشان لە دەستورا جێگیر کردووە، بەڵام هێشتا مەسلەی موچەشیان ناتوان موچە لە کاتی خۆیانە لە عێراق وەرگرن. من پێم وایە بۆیە دۆخی مەسلەی کوردستان لە پلەی یەکەمدا دەبێت پشتبەستن و چاوتێبڕین بە سەفی ئازادی خوازی، جوڵانەوەی ژنان، لاوان، سکولاریستەکان، هەوڵدان بۆ یەکریزی و خەباتی کرێکار و زەحمەتکێش و ئازادی خواز لە هەموو پارچەکانی کوردستان لە دژی ستەمی میلی بۆ چارەسەری ڕاستۆخۆی مەسلەی کورد. خاڵێکی تر ئەوەیە کە دەبێت مەسلەی کورد بەند بە ڕێگایەکی سیاسی، ئەویش بەستنەوەی خەباتی خەڵکی کوردستان لە هەر بەشێکە بە خەباتی چینی کرێکار و ژنان و ئازادی خوازان و سکولاریستەکانی ئەو وڵاتانەوە گرێ بخوا بۆ گۆڕینی ئەم ڕژێمانە وەهێنانەکاوی ڕژێمێک کە بتوانێت لە دەستورە بەڕۆشنی بڵێ کە خەڵکی کوردستان یا مافی هاوڵاتی بوونی یەکسانیان هەیە لە ژێر سایه حکوومەتێکی سکولاری غیرە قەومی غیرە دینی کە مافی هاوڵاتینی سەراسەری ئەم کۆمەلگایە بە یەک چاوسەیرەکە و داهات و فەزای سیاسی بە ئازادانە و بە یەکسانی لە اختیاری هەموو هاوڵاتیانی سەراسەری ئەو وڵاتانەدا بە کورد و عەرەب و هەر نەتەوەیەکی ترەوە. هاوکات لە دەستورا دەبێت بە ڕۆشنی بنووسرێ کە خەڵکی کوردستان
ئازادن لەوەی کە هەر کاتێ بڕیار بن لەوەی چارەنووسی خۆیان بە جیابوونەوە بدەن ئەم مافیان بە ڕسمی بۆ ڕەوایە یعنی ئیلحاقی بە زۆر و سەپا و بە ئەسکەری و لە ژێر شیعاری پیرۆزی یەک پارچەی خاچیان وڵاتانە نابێت لە کەدارکرێ و بە سەریح و ڕۆشن دەبێ بێ ئەوەی کە خەڵک چی بکە بەڕای من لە کوردستانی عێراق دەبێت بە جۆرێ بکرێ لە ئێران بە جۆرێ بکرێ لە تورکیا بە جۆرێ بکرێت لە سووریاش بە جۆرێ بکرێت کە بەشێکی باس کرد لە کوردستان و جێگەی بە کوردستانی عێراق گەڕێتەوە ئێمە سەفی کۆمونیستەکان و چینی کرێکار و ئازادی خوازان هەموو خەباتێکمان بۆ ئەوەیە کە دەبێ هەوڵ بین دەسەڵات لە هەرێمی کوردستان لە ڕێگای خەباتێکی شۆڕژێران و جەماوەری دووبارەکردنەوەی حەڤەی شوباتێکی تر کە ئەم جارە ڕابەریەکەی بەدەست نوێنەرانی ڕاستەقینەی جەماوەری خەڵکیەوە بێ بگیرە دەجان دەسەڵاتەوە لا بنرێ و دەسەڵاتدارەتی جەماوەری لە شوراکانە پێک بێ و ئەوە بتوانێت ئایندەیەکی ڕۆشن بە هاوبەشی لەگەڵ خەباتی کرێکاران و خەڵکی ناڕازی شارەکانی بەسرا و بەغا لە دژی حکوومەتی سوودانی مالیکی عەبادی عەلاوی هەر کەسێکی تر پێ بنێنە مەیدانەوە مەسیری خەڵکی کوردستان دەبێت گرێ بخواتەوە بە ناڕەزایەتیەکانی خەڵکی کارگە و زانکۆ و گەڕک و جوڵانەوەکانی ژنان و ئازادی خوازان لە شارەکانی عێراق کە چەند جار محافزی ناسریە و بەسران و دەرنا ئەو ناڕەزایەتی کە تشینیەکان حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی سەرۆژێر کرد ئەم خەباتەیە دەتوانێت ئایندەیەکی ڕۆشنی شۆڕژێرانە بکاتەوە کە مەسیری کوردستان بە شێوەی کە خەڵک خۆیان نایانەوێ بەلایەکا بکەی و چیتر دەسەوەسانی ئەم حزابانە نەبن کەی ئەڕۆنە بەخا کەی 120 میلیارەکان نێرن کەی دەرمانەیەنن کەی ڕێەکەون لەگەڵ بەخایە خۆیان بتوانین ئیدارەی کۆمەلگا بکەوێتەوە دەست جەماوەری کارکردوان بەرەمێنەران هاوڵاتیانێکە زۆرینەی ئەو کۆمەلگایانە لە شارەکانی عێراق و لە کوردستان پێگەێنن تامان لە ئێرانەکرێ بە شێوەیەکی تر بێ کە ئێمە لە بەیاننامێکە ئەمانەمان بە تەفسیل باس کردووە و هیوادارم لە فرسەتێکی ترا زیاتر بتوانین لەسەر ڕێگا چارەکان و لەسەر خەباتی خەڵکی کوردستان لە ئێرانە کە بە دڵنیاییەوە کوردستان دەبێت سەنگەرێکی شۆڕژێرانە بێت لە دژی جمهوری ئیسلامی وەک بەشێک لە شۆڕشی سەراسەری لە ئێران لە بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی هێنانە جێگای دەسەڵاتێکە کارگەران زەحمەتکێشان ژنان و ئازادی خوازان تایە حاکم و سەروەری یەکە من لە تورکیاش دیارە بە شێوەیەکی تر لە شێوەکان خەباتی چینایەتی کرێکار و زەحمەتکێش هەم لە کوردستانی تورکیا هەم لە شارەکانی تورکیا دەبێت لێک هەڵبکرێت لە استراتیژێکی سیاسی ڕۆشنە بەرامبەر بە سیاستەکانی دەوڵەتی مەرکەزی و ئەردوغان و بتوانێت ئاڵوگۆڕێک پێکبێنێت کە تیا ڕێگاچارێکی سیاسی ئارام دیموکراتیک بۆ حەلی مەسەلەی کورد لەم وڵاتانە زامن و مسۆگەر بکات. خستەوتایە هەندای مەکتەبی سیاسی حیزبی کۆمیستی کرێکاری کوردستان زۆر سپاس کە توانیت لەم بەرنامە تایبەت بە کۆی ڕووداوەکانی سووریا ئامادە بیت و کاتژمێرێک لە کاتت بەرین و ئەم بابەتانە هێندە فراوان و هەمەلایەنە تاوتێ بکەین. زۆر سپاسانە کەم و ماندوو نەبن هیوادارم ئەم بەرنامەیە سوودمەند و ئاگاییەکی زیاتری بە گوێگران و بیسەرانی پێشەنگ تیڤیدا بێت. سوپاسانەکەم. زۆر سپاس. بینەرانی ئازیز سپاس بۆ بەشداری چالاکانی ئێوە و سپاس بۆ هەموو دەستخۆشی و سڵاو و ئەو کۆمنتانی کە نردووتانە. لێرەدا ئەم بەرنامە تایبەتەمان کۆتایی دێت و ڕۆژی چوارشەممە بەرنامە ئاساییەکانی پێشەنگ تیڤی بەردەوام دەبێت و لەگەڵمان بن تا ئەو کاتە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو بن.